دیارە عێراق و تورکیا دوو دەوڵەتی دراوسێن بەڵام تورکیا ڕێز لە سەروەری عێراق ناگرێەوە وڵاتێکی سربەخۆ لە کۆمەڵێک شتا یەکێکیان هاتووە بەبێ پرسی حکوومەتی عێراق گرێبەستێکی 50 ساڵی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کردووە هەروەها پشکی عێراقی لە ئاوی دیجلە و فورات کەم کردوتەوە هەروەها جارێک بە بیانووی کورد و جارێک بە بیانووی بڵێن پەکەکە و جارێک بە بیانووی تورکمان و جارێک بە بیانووی سونەکان دەسوەردان دەکا جارێکی تریش ویلایەتی مووسڵ بە بەشێک لە خاکی خۆی دەزانێت هەموو ئەمانە دەیسەلمێنن یان سەلمێنەری ئەوەن کە تورکیا وەک وڵاتێکی خاوەن سیادە لە عێراقی نەڕوانیوە و تعامل و مامەڵی لەگەڵ نەکردووە لە ئێستادا هەوڵێکی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا هەیە بۆ کەمکردنەوەی هەژمونی ئێران لە عێراقا بەشێک لەم هەژمون کەمکردنەوەی ئێران ڕەنگە لە تورکیا بیەوێ خۆی پڕی کاتەوە ئەم بۆشایی کە ئێران بەجێی دەهێڵێ لە عێراقا کە ئەگەر بەجێی بهێڵێ و ڕەنگە ئیداری ئەمریکاش پشتیوانی ئەمە بکە مستەفا کاظمی وەکو میدیا عێراقیەکانیش باسی دەکەن هێندەی لە ئەمریکا نزیکە یعنی زۆر کەمتر لەوە لە ئێرانیەکان نزیک نییە ڕەنگە کاندیدی دڵخوازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو بێ بۆ ئەم قۆناغە بۆ ئەم مەرحەلەیە بۆیە پێویستی بەوە هەیە یعنی لەگەڵ تورکیادا تا ڕادەیەک بچێتە پێشەوە لە بەرامبەردا کۆمەڵێک دۆسی هاوبەش و مشتەرەک هەیە هەر یەکێک لەو دوو وڵاتە دەیانەوێت کاری لەسەر بکەن بۆ عێراق زۆر گرنگە تورکیا دەسوەردانەکانی لە عێراق ڕابگرێ و چیتر نەبێتە مۆڵگەی ئەو کەسانی کە لە دادگاکانی عێراق داوا کراون و سەروەری عێراق بپارێزی ڕێزی لێ بگرێ و دەسوەردانی سەربازی و هاتوچۆی سەربازەکانی لە عێراق و لە هەرێمی کوردستانە ڕابگرێ و چیتر نەوت بڵێن بەم شێوەیە بە بێگەڕانەوە بە بەغدا لە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێم نەکڕێ لە بەرامبەردا تورکیاش کۆمەڵی خواستی بڵێن هەیە لەم ناوچەیەدا ڕەنگە بیەوێ چیتر پاکەکە بڵێن لەم منتیقەیەدا بە تەواوەتی کۆتایی پێبهێنرێ و هەروەها یعنی کۆمەڵێک دۆسی نهێنی تورکیا کاری لەسەر دەکات لەسەر مەسەلەی کەرکووک و لەسەر مەسەلەی کۆمەڵە دۆسی پەیوەندیدار بە ناوچە جێناکۆکەکان و بۆ ئەمەش تورکیا نەخشە و پلانی خۆی هەیە دەیەوێت ئەو نەخشە و پلانی خۆی جێبەجێ ببێت جێبەجێ بکرێت لەبەرەوە ئەمە هەیە ئەوەی ئێستا من دەیبینم ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەوڵێکی ئەو تۆ دەدا بە تایبەتی ئەم ئیدارەی ئێستای ترەمپ کە چەند ڕۆژێکی ماوە هەوڵێک دەدا بۆ ئەوەی تورکیا و عێراق لە یەکەوە نزیک بکاتەوە و لە بەرامبەردا عێراق و ئێران لە یەک دوور بخاتەوە هەموو هەوڵەکانی تقریبەن بەو ئاراستەیەدایە ڕەنگە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە حکمی ئەوەی لە ڕووی جوگرافیەوە لە عێراقەوە دوورە بەشێک لەم دوورخستنەوەی ئێران لە عێراق لە بەرامبەردا ڕێگەی تورکیا و سعودیە و قەتەر و وڵاتانی کەندا و بە مستەفا کاظمی پیشان دراوە و پێشان بدرێ لەم چوارچێوەیەدا سەردان هەیە بەڵام بەشێکی گەورەی ئەم سەردانانە پەیوەندیان بە پرسی و کوردەوە هەیە بە مەسەلەی کوردەوە هەیە یعنی بۆ نمونە لە سەردانەکەی هەفتەی ڕابردووی جومعە عینات وەزیری بەرگری عێراق بۆ تورکیا چوار یعنی وێزگەی سەردانەکە ئاشکرا کران کە لە میدیاکانەوە باسکران وێزگەی یەکەمی کۆبنەوە بوو لەگەڵ خلووسیاکار هاوتا تورکیەکەی وێزگەی دووەمی سەردانی مەزاری ینی گۆڕی ئەتاتورک بوو وێزگەی سێمی سەردانی کۆمپانیایەکی فڕۆکەوانی بوو کە فڕۆکە دروست دەکات لە تورکیا وێزگەی چوارەمیشی سەردانی کۆمپانیای فێنسی تایبەت بە تەکنۆلۆژیای عەسکەری تورکی بوو بەڵام لە پشت ئەمەوە شتی تر هەیە لە پشت ئەم وێزگە ڕانەگەیەندراوانەوە شتی تر هەیە کە خۆی لەوەدا دەبینێتەوە کە تورکیا پێی وابێ کە دۆخی عێراق بە جۆرێکە دەیەوێت ینی سوودی زیاتر وەربگرێ هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سەربازیەوە لە ڕاستیشدا ینی تورکیا لەم بوارەدا کەمێک بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیوە ئەگەر سیرکەین ڕێکەوتنی شەنگال
کتومت بە دڵی تورکیا نووسراوەتەوە، یعنی ئەگەر تورکیا خۆشی ڕێکەوتنی شنگالی نووسیبایەوە کە من پێم وایە هەر خۆشی نووسیوێتەوە، هەر بەم جۆرەی دەنووسیەوە کە ئەگەر بۆی جێبەجێ بە ڕەنگە دەستکەوتی بۆ تورکیا دەستکەوتی گرنگ و گەورەی تێدا بێت. تورکیا بە دڵنیاییەوە بە دیدی من دەسوەردانی هەیە و ڕێکەوتنی شنگال پڕ بەدڵ بە دڵی تورکیایە. هێندەی ڕەچاوی بەرژەوەندەکانی تورکیا کراوە، هێندە ڕەچاوی بەرژەوەندەکانی نە عێراق و نە هەرێمی کوردستان و نە ئاشتەوایی و نە ڕێکەوتنی هەرێم و بەغدا و نە خودی ئێزیدیەکان و نە خودی شنگال و نە سەقامگیری ناوچەکەش نەکراوە، تەنها لایەنێکی سودمەندی ئەم ڕێکەوتنە تورکیایە. ئەمە لەلایەکی تریشەوە یعنی باس لەوە دەکرێت کە ڕێکەوتنی بەم جۆرە تەمان میدیاکانی عێراق باس لەوە دەکەن کە ڕێکەوتنی بەم جۆرە لە بۆ ناوچە جێناکۆکەکانی تریش بکرێ، بەڵام ئایا هەر ناوچە جێناکۆکەکان دەبن یان دواتر تورکیا فشار دەکا بۆی هەرێم و بەغدا ڕێکەوتنی هاوشێوە لەسەر بۆ نمونە مەخمور، لەسەر مەسەلەی قەندیل، لەسەر مەسەلەی ئەمانە بکرێ، ڕەنگە گەر تورکیا بۆی بکرێ ئەم ڕێکەوتنانە بەرێتە پێشەوە. لە ڕاستیدا هۆکارەکە ئەمەیە، تورکیا لە شەڕی دژی کووردە شکستی هێناوە، سەرکەوتوو نەبووە. ئەگەر چی لە قۆناغە جیاجیەکاندا تورکیا خۆی بە تەنها شەڕی کوردی نەکردووە، لە قۆناغێک لە قۆناغەکاندا پشتی بە هاوپەیمانەتی باکووری ئەتڵاسی بەستووە کە ناتۆ هاوکاری تورکیایان دەکرد لە چوارچەوەی میساقی ناتۆدا، لە چوارچەوەی پەیماننامەی ناتۆدا، ڕێکەوتنی ناتۆدا، هاوپەیمانی باکووری ئەتڵاسی هاوکاری تورکیایان دەکرد بۆ لە ناوبردننی شۆڕشی کورد. دوای ئەوەی کە هاوپەیمانی باکووری ئەتڵاسی تا ڕادەیەک هاوکاریەکانی بۆ تورکیا کۆتایی پێدەهێنێ لە شەڕی دژی کووردە، تورکیا بۆ قۆناغی دوای ئەوە پشت بە گروپە تۆنڕەوەکان دەبەستێ شەڕی کوردیان پێ بکات، چ لە ڕۆژئاوای کوردستان چ لە باکووری کوردستان تەنانەت و هێزی تۆنڕەوی ئاینی دروست دەکە، حزبی تۆنڕەوی ئاینی دروست دەکات تەنها لە ناوخۆی تورکیادا لە باکووری کوردستانە بۆی شەڕی پەکەکەیان پێ بکە، چ لە هەفتانین و لە ناوچەکانی تر، چ لەوەی کە ئێستش باس لەوە دەکرێت کە بەشێک لەو هێزە تۆنڕەوانە بهێنرێنە هەرێمی کوردستان و جارێکی تر شەڕی پەکەکەیان پێ بکرێت. دەرکەوت ئەمەش تا ڕادەیەک یعنی تورکیا توانی شەڕی خۆی بەمانە بکە. ئێستا ئەمانەش تواناکانیان مەحدود و سنووردارە، یعنی ئەمانە نەیانتوانی بۆ نمونە لە هەفتانین نەیانتوانی لە ڕۆژاوای کوردستان نە ئەزمموی ڕۆژئاوا لە ناوبەرن لە هەفتانینیش تورکیا سوپای تورکیا سەر بخەن. بۆیە بەدیدی ئێمە پلانی سێمی تورکیا ئەوەیە، ستراتیژی تازەی تورکیا لەسەر ئەوە بنیاد دەنرێ دەوڵەتانی ناوچەکە شەڕی کوردی بۆ بکەن، بە تایبەتیش ئێران و عێراق. یعنی تورکیا چاوی لەوەیە کە عێراق و ئێران هاوکاری بن لە ڕوبەڕووبوونەوەی پەکەکەدا. بە دڵنیاییەوە تورکیا یعنی هەموو هەوڵێک دەدا ئەگەر هەوڵەکانیشی یعنی سەرکەوتوو نەبێ، بەڵام هەوڵ دەدا خەڵکی تر لە بری ئەو شەڕی بۆ بکە. بەڵام ئەوەی کە هەیە، ئەوەی کە ئێمە پێمان دەیبینین ئەوەیە کە پێم وایە شیعەکانی عێراق ناچنە ژێرباری ئەو داواکاری تورکیاوە بە کۆمەڵێک بە حکمی کۆمەڵەشت. یەکێک لەوانە تورکیا تۆمەتبارە بەوەی کە هاوکاری گروپە تێرۆریستی و گروپە تۆنڕەوەکانی کردووە. دووەم بەشێکی گەورەی ئەوانەی داواکراوی دادگان عێراقیەکانن لە تورکیان، تەنانەت ماوەیەک تاڕق هاشمی جێگری سەرۆک کۆماریش لەوێ بوو. خاڵی سێم تورکیا هێشتا دەستبەرداری دەسوەردانەکانی نەبووە لە عێراقا. خاڵی چوارەم مەسەلەی گرێبەستی 50 ساڵی هەرێم و تورکیا و ئەمانە و کەمکردنەوەی حەسەی عێراق لە ئاوی دیجلە و فورات، هەموو ئەمانە وای کردووە کە یعنی شیعەکان بە چاوی دۆستایەتیەوە لە تورکیا ناڕوانن و پێیان وایە تورکیا یعنی خواستی ئەوەی هەیە بەشێک لە خاکەکەی داببڕێ و شتی نهێنی و ژێربەژێریش هەیە کە هێشتا پرسیاری گەورە و جددی هەن لەسەر مەسەلەی کەوتنی مووسڵ، لەسەر مەسەلەی ڕزگاربوونی کۆنسوڵی مووسڵ لە کۆنسوڵی تورکیا لە مووسڵ لە سەروبەندی هێرشەکانی داعشدا. لەسەر هەموو ئەمانە گومانی گەورە هەن کە پێم وایە لە بەرژەوەندی شیعەکانی و خۆشیان دەزانن لە بەرژەوەندیانی ئەگەر شەڕێک بکەن کە شەڕی ئەوان نییە. بۆیە پێم وایە بە تەسەوڵی من لانی کەم عێراق و لە دوورمەودادا ئێرانیش شەڕی کورد بۆ تورکیا ناکەن، چونکە بەرژەوەندیان لە وەها شەڕێکدا نییە. لەبەرەوە یعنی بەڵێ بەپێی معلوماتی ئێمەش
سەردانەکەی کازمی بۆ تورکیا نەگەیشتونە هیچ ڕێکەوتنێکی نوێ ئەو خواستە زۆرانی کە ئەردۆغان هەیەی ڕەنگە نەمستەفا کازمی و نە هیچ سەرۆک وەزیرانێکی تر لە عێراقا نەچێتە ژێرباری ئەم هەموو داواکاری تورکیاوە کە یعنی بۆی جێبەجێ بکرێ ینی بەڕاستیەکەی ناکرێت تورکیا خۆی لە شەڕی بەرامبەر کووردا سەرکەوتو نەبێ و داوا لە خەڵکی ترکا شەڕەکەی بۆ بکە بەپێی ئەوەی کە ئێمە بیستومانە و زانیاریمان هەیە و بەدواداچوونمان کردووە تورکیا خواستی ئەوەی هەبووە کە هەموو ئەو بەرژەوەندیانەی لە گرێبەستی 50 ساڵەدا درراوە بە کۆمپانیا تورکیەکان کە بەشێکی زۆری داهاتەکەی بۆ تورکیا دەڕەوە و بەشێکی کەمی بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە ئەم خاڵە بهێڵدرێتەوە بەم جۆرە یعنی تورکیا ئەگەر گرێبەستی 50 ساڵش لەگەڵ هەرێم هەڵوەشێنێتەوە بەڵام هەموو ئەو ئیمتیاز و مافانەی کە لە گرێبەستی 50 ساڵە درراوە بە تورکیا لە گرێبەستە نوێەکەی نێوان عێراق و تورکیاش جارێکی تر بۆ تورکیا دیاری بکرێتەوە کە بە دیدی من سەرۆکوەزیرانی عێراق نەک ناتوانێت بچێتە ژێرباری ئەوە ئەگەر بچێتە ژێرباری ئەوە ڕەنگە لەلایەن پەرلەمانی عێراق و شارعی عێراقی و هێزە سیاسی عێراقیەکانەوە لێی قبوڵ نەکرێت ئەمە بەشێکێتی بەشی دووەمیش ئەوەیە کە ئەردۆغان دەیەوێت هەناردەی نەوتی بەشێکی گەورەی ناوچەکانی جێناکۆکەکان لە ڕێگەی تورکیاوە بێ لە بەرامبەر ئیمتیازی زیاتر لە عێراق وەربگرێ لە بەرامبەر هەموو ئەمانە ئەردۆغان خواستی ئەوەی پیشان نەداوە کە بۆ نمونە داواکراوەکان تەسلیم کاتەوە یان حەسەی عێراق لە ئاوی دیجلە و فڕات زیاد بکە و یان یعنی وەکو وڵاتێکی خاوەن سیادە و خاوەن سەروەری لە عێراق بڕوانێ وە کۆتایی بەم هەموو بانگەشانە بێنە کە ویلایەتی مووسڵ بەشێک بۆ لە خاکی دەوڵەتی عوسمانی و داوای دەکاتەوە لە بواری سەربازیدا بەدیدی من ئەوەی کە باز دەکرێت ئەوەیە کە تورکیا هەوڵ دەدا مەسەلەی مانەوەی هێزەکانی لە هەرێمی کوردستان و لە عێراقا بکاتە هەمیشەیی چۆن ئێستا بنکەی سەربازی لە زۆر وڵاتی تر و شوێنی تر هەیە کە بۆ نمونە لە قوبڕۆس لە هەفتاکانی سەدەی ڕابردووە هێزی سەربازی هەیە تا ئێسانەی کێشاوەتەوە دەیەوێت بنکە سەربازیەکانی بۆ ئەمەش باس لە ڕێکەوتنێکی نوێ دەکرێت کە تورکیا عێراق ڕێکەوتنێکی نوێ بکەن لەو ڕێکەوتنەدا شەرعیت بەمانەوەی هێزەکانی تورکیا بدەن بەڵام پێم وایە نەشیعەکان و نە حکوومەتی عێراق نەدەچێتە ژێرباری وها داواکاریەکەوە نەوەها ڕێکەوتنێک دەکا کە لە بەرژەوەندی عێراق و شیعەکان دانیە سوپای تورکیا لە هەرێمی کوردستان و لە عێراق هەبێت چونکە ئەم سوپایە دوجار مەترسیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی هەم هەرێمی کوردستان هەم عێراق هەم دەسوەردانەکانیان لە کاروباری ناوخۆی عێراق زیاد دەکا هەمیش هەژمونی سەربازیان لە ناوچەکەدا زیاد دەکا ڕەنگە تورکیا خواستی جدی هەبێ بۆ ئەوەی کە ئەو یاسایی کە لە پەرلەمانی عێراق دەرچووە بۆ دەرکردنی هێزەبیانەکان هێزە تورکیەکانی لێ بەدەر بکە بۆ بەدەرکردنی هێزە تورکیەکان ڕێکەوتنێکی نوێی سەربازی لەگەڵ عێراقا بکە وەڵاهی لە ڕاستیدا ئەوەی کە لە ڕاگەیانەکان باز دەکرێت ئەوەیە کە هەردوو وڵات دەیانەوێت پەرە بە پەیوەندی سەربازیەکانی نێوانیان بدەن بە تایبەتیش ئەم جارە وەزیری بەرگری عێراق سەردانی دوو کۆمپانیای سەربازی بەرهەمێنانی کەرەسەی سەربازی تورکیای کردووە بەڵام هیچ ڕێکەوتنێک واژۆ نەکراوە هیچ گرێبەستێکیش واژۆ نەکراوە قسەیەک لەسەر ئەوە هەیە کە ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەش هەبووە لە عێراقا بە سەرپەرشتی ئەمریکیەکان بۆ ئاڵوگۆڕی زانیاری دەربارەی جموجۆڵەکانی پەکەکە بەڵام ئەمە لە 2015ەوە ئەم ژوورە کارەکانی ڕاگیراوە هەڵپەسێنراوە ڕەنگە خواستێکی تورکیا هەبێ بۆ زیندوکردنەوەی ئەم ڕێکەوتنە و بۆ زیندوکردنەوەی ئەم ژووری هاوبەشی هەواڵگری و هاوکاری هەواڵگریە بەڵام ئەمەشیان بەدیدی من ئاسان نییە بە تایبەتیش کە دەگوترێت لە ڕابردوودا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی سەرپەرشتی ئەم ژوورەی کردو و ینی بیرۆکەکە هی ئەوان بۆ کە عێراق و تورکیا هاوکاری یەکتر بن لە مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی پەکەکەدا ئایا هاوپەیمانی نێودەوڵەتی یان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئێستادا دەتوانێت ئەو کاریگەریانە جارێکی تر فشاری سیاسی و سەربازی بک بۆ ئەوەی کە عێراق هاوکاری تورکیا بکە لە ڕوبەڕووبوونەوەی پەکەکەەوە ئایا لە بەرژەوەندی عێراقدایە هاوکاری تورکیا بکە و ئایا پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا لە وەکو جارانە لە ئاستی جارandایە کە ئەمریکا هەوڵ بدە وها کارێک بۆ تورکیا بکە بەبێ بەرامبەر لە کاتێکە ئێستا تورکیا زیاتر لە ئەمریکا دوور کەوتۆتەوە و زیاتر لە رووسیا نزیک بۆتەوە و زایدن ئەو گروپە تۆندڕەوانەی کە سەرێشیان بۆ ئەمریکا دروست کردووە لە ناوچەکەدا هەموو ئەمانە نیشانەی پرسیارن بەڵام هەوڵی تورکیا بەم ئاراستەیەدا دەبیندرێ دەزانی دەبێت جۆری ڕێکەوتنەکە دیاری دەکات ئایا تورکیا خواستەکانی
عراق جێبەجێ دەکا بۆ نمونە پەیوەندیەکانی هەرێم و تورکیا بخاتە چوارچێوەی عێراق و تورکیاوە چونکە ئێستا عێراق دەیەوێ هەموو پەیوەندێکی هەرێمی کوردستان و تورکیا لە چوارچێوەی عێراق و تورکیادا بێ یعنی پەیوەندی ڕاستە و خۆی هەرێم و تورکیا نەمێنێ ئەو پەیوەندی ڕاستە و خۆی کە پارتی و تورکیا هەیەە لە چوارچێوەی وەزارەتە پەیوەندیدارەکانی عێراقا بێ بۆ نمونە پەیوەندی نەوتیەکانی هەرێم و تورکیا لە چوارچێوەی کۆمپانیای سۆمۆ و وەزارەتی نەوتا بێ پەیوەندی سەربازیەکانیان لە چوارچێوەی وەزارەتی بەرگریدا بێ پەیوەندی سیاسیەکانیان لە چوارچێوەی وەزارەتی دەرەوەدا بێ ئایا تورکیا کە ئێستا هەرێمی کوردستان وەکو کارتێکی فشار بەکاردەهێنێ لە ناوچەکەدا ئامادەیە دەستبەرداری ئەوە ببێ بەدیدی من ئامادەیە تورکیا بەڵام بە ئاسانی نادەیەوێت دەستکەوتی دەستکەوێت ئەگەرنە ئامادەیە دەستبەرداری هەرێمی کوردستان ببێ بەڵام یەکێک لە خواستەکانی عێراقیەکان ئەوەیە هەموو پەیوەندیەکانی هەرێم و تورکیا لە چوارچێوەی موسساتەکانی حکوومەتی فدرالیدا بێ نەک پەیوەندی ڕاستەوخۆی هەرێم و تورکیا بێ خاڵێکی تر مەسلەی پەیوەندی بە هاوکاری عێراق و تورکیاوە هەبێ لە ڕادەستکردنەوەی تۆمەتبارانی کە لە تورکیا نیشتەجێن بە تایبەتی ئەوانەی کە گومانی ئەوە دەکرێت کە پەیوەندیان بە داعشەوە هەبوو ئێستا لەوێت نیشتەجێن ئایا تورکیا ئەمە دەکا بەدیدی من ئەمەش قورسە زیادکردنی حەسەی عێراق لە ئاوی دیجلە و فورات بەدیدی من ئەمەش قورسە بۆ پێی کە تورکیا بەنداوی لەسەر ئەم ئاوە دروست کردووە هەروەها ڕەنگە عێراقیەکان زۆر بەلانەوە گرنگ بێ زۆر خواستی ئەویان هەبێت تورکیا دەسوەردانەکانی لە عێراق ڕابگرێ یعنی چ بە بیانووی پەکەکە چ بە بیانووی تورکمانەکان چ بە بیانووی سونەکان کە قۆناغێک لە قۆناغەکاندا تورکیا وەکو نوێنەری سونە وەکو مخاطبی سونە وەکو پارێزەر و داکۆکی کاری مافی سونەکان خۆی پیشان دەدا ئایا تورکیا ئامادەیە دەستبەرداری سونەکان و ئەم دەسوەردانانان ببێ هەموو ئەمانە دەری دەخەن ئایا عێراق سودمەند دەبێ یان زیانمەند دەبێت لەم ڕێکەوتنانە بەڵام لەوەی لە ڕابردوودا هەبووە بە پلەی یەکەم بە تایبەتی لە 2023 بەدواوە تورکیا سودمەند بووە زیاتر لە عێراق و عێراق بە پێچەوانەوە زیانی گەورەی لە دەسوەردانەکانی تورکیا کردووە دەزانی لە ڕاستیدا ئەگەر پەیوەندیەکانی هەرێم و تورکیا یان پەیوەندیەکانی پارتی و تورکیا ڕاستتر بڵێن یەک تۆز خاو ببنەوە پەیوەندیەکانی بەغدا و هەولێر بە قووەت دەبنەوە بەهێز دەبنەوە یعنی ئەم پەیوەندی پارتی لەگەڵ تورکیا بنیادینەوە لەسەر حسابی پەیوەندی لەگەڵ بەغدا کە لە ڕاستیدا دەبێت ئێمە پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا چونکە چارەسەری شەشەکانمان لە بەغدایە نەک لە ئەنقەرە پارتی بە پێچەوانەی ئەمەوە هاتووە هێلکەکانی هەرێمی کوردستانی کردوتە سەبەتەی تورکیاوە لەبەرەوە ئەگەر بمانەوێت لەژێر هەژمونی تورکیا هەرێمی کوردستان دەرباسکەین چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی گرێبەستی 50 ساڵە لە هەموو ئەو ڕوانەوە دەبێ پەیوەندەکانمان لەگەڵ بەغدا بەهێزکەین یعنی بەڕاستیەکەی بەدیدی من ئەندازیاری تێکدانی پەیوەندەکانی هەرێم و بەغدا ئەنقەرە بووە و ئەنقەرە لە ڕێگەی دەسوەردانەکانی لە ڕێگەی گرێبەستە 50 ساڵیەکەی لە ڕێگەی کۆمەڵشتی ترەوە پەیوەندەکانی هەرێم و بەغدای تێکدا ئێستش ئەگەر بمانەوە پەیوەندەکان لەگە بەغدا ئاساییکەینەوە دەبێت لەگەڵ ئەنقەرە پەیوەندەکان دابەزێنرێن بۆ ئاستێکی نزمتر یعنی کە دەڵم دابەزێنرێن نەک لەبەر ئەوەی کە ئەنقەرە زۆری اعترافی بە حکوومەتی هەرێم کردووە یان زۆری اعترافی بەم حزبانە کردووە لەو لەحزەی کە من و تۆ دانیشتوین نە پارتی و نەیەکێتی نوێنەریان لە تورکیانە یعنی نە پارتی نەیەکێتی نوێنەری یەکێتی بە هەرۆز گەڵاڵی بوو نێردرایەوە نوێنەری پارتیش عومەر میرانی بوو ئەویش نێردرایەوە یعنی ماوەی ئەوە زیاتر لە 3 ساڵە نە پارتی و نەیەکێتی هیچ نوێنەرێکیان لە تورکیا نەماوە لە بەرامبەر نوێنەریان لە تورکیا نەماوە بە پێی زانیاریەکانی ئێمە و بە پێی ئەوەی کە بە دوواداچوونمان بۆ کردووە چەند جارێک حکوومەتی هەرێم داوای کردووە کە کاکە ئێوە نوێنەری یەکێتی و پارتی لێ نییە دەی نوێنەری حکوومەتی هەرێم دەکەینەوە نوێنەراتی حکوومەتی هەرێم دەکەینەوە لە تورکیا تەنانەت نوێنەرەکەش دیاری کرابوو کەچی تورکیا ڕەزامەند نەبوو بۆی کە نوێنەراتی حکوومەتی هەرێمیش بکرێتەوە یعنی نە نوێنەراتی حکوومەتی هەرێم نە نوێنەراتی یەکێتی نە نوێنەراتی پارتی لە ئێستادا لە تورکیا نییە لەبەرەوە زیاتر وا پێدەچێت عشقێکی تاکلایانە بێ یەکلایانە بێ لایەنێک لە کوردستانە بیوێ هەموو پەیوەندەکانی لەگەڵ تورکیا بەهێزکە لە بەرامبەردا تورکیا ئەو هەرێمی کوردستان زیاتر وەکو کارتی فشار وەکو سەرچاوەی ئابووری وەکو سەرچاوەی داهات بەکاردێنێ نەک پەیوەندێکی ستراتیژی هاوسەنگی قوڵ لە نێوان هەرێمی کوردستان و تورکیادا هەبێن نە بەو شێوەیە نییە
ئەگەر بشمانەوێ ئێمە بمانەوێت کێشەکانمان لە عێراقا چارەسەرکەین، پەیوەندەکانمان لەگەڵ عێراقا بەهێزکەین، پەیوەندەکانمان لەگەڵ بەغداد بکەین، دەبێت ئاستی پەیوەندەکانمان لەگەڵ تورکیا، ئاستی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و تورکیا بهێنرێتە ئاسێکی خواردتر و ئەو پەیوەندیە چیتر لە بەرژەوەندی تورکیا نەبێ و لە دژی خەڵکی کوردستان و دژی هاوڵاتیانی عراق. ئەوەی ئێستا لە کوردستانە دەگوزارێت تورکیا سوودمەندی یەکەمە هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی گرێبەستە نەوتەکانەوە، زیانمەندی یەکەمیش خەڵکی کوردستانە، زیانمەندی دووەمیش حکوومەتی عێراقا و هێشتنەوەی پەیوەندەکانیش بەم جۆرە لەگەڵ تورکیا بەدیدی من ڕێگە نادا کێشەکانی هەرێم و بەغداد چارەسەر ببن.